سەرکەوتنی شەڕی بەنداوی تشرین و پردی قەرەقۆزاق ڕۆژئاوا دەباتە قۆناغێکی تر. ئەو داستانەی بە یەکجار دەرگای ئیمڕاڵی و دیمەشقی بەڕووی کووردا کردەوە چییە؟ پازدە ڕۆژە شەڕڤانانی هەسەدا لە بەنداوی تشرین و پردی قەرەقۆزاق لە نێوان منبەج و کۆبانێ داستانی بەرگەری لە ئەزموونێک دەنووسنەوە کە بە خوێنی 11,000 شەڕڤان 12 ساڵە لە ڕۆژئاوا کورد دروستی کردووە. دوای ڕووخانی ڕژێمی ئەسەد لە کاتێکدا سووریەکان ئاهەنگیان دەژێڕا، تورکیا و گروپە شوێنکەوتوەکانی هێرشێکی چڕیان دەست پێ کرد، ئامانجیان کۆتایی هێنانە بە خۆبەڕێوەبەری کورد. دیمەشق و ئەنقەرە و هەندێک لایەنی کوردیش چاوەڕێی کەوتنی ڕۆژئاوا لە هەفتەیەک بوون، بەڵام وەک دەڵێن ئەوەی لە کۆتایی پێ بکەنێت زۆرتر پێ دەکەنێت. دوای 15 ڕۆژ شەڕڤانان نەک هەر نەکەوتن، بەڵکو شوێنی نوێ و ناوچەی نوێشیان کۆنتڕۆڵ کردووە. هێرشەکە وەک دەڵێن بەخێر بۆ کورد شکایەوە. هەموو هێزی سەربازی هەسەدەیان بینی کە ناکرێت لە سووریای نوێ نادیدە بگیرێت. سەرکەوتنی پردی قەرەقۆزاق دەرگای ئیمڕاڵی و دیمەشقی بەسەر کووردا کردەوە. هەمووان تێگەیشتن ئیتر ناکرێت کورد لە ڕێی سەربازی لە ڕۆژئاوا بسدرێتەوە، بۆیە داوای دانووسان و ڕێگەی ئاشتی بۆ چارەسەری کێشەکان دەکەن. تا ئێستا 28 شەڕڤان لە داستانی ئەو 15 ڕۆژە بەرگریە گیانیان بەخشیوە، کاتێکدا 94 چەکداری گروپەکانی سەر بە تورکیا لە هێرشەکان کوژراون. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن ئیتر هەسەدا دوای ئەو سەرکەوتنە دەبێتە پێکهاتەیەکی گرنگی سوپا لە سووریا و ناتوێتەوە. بۆیەش ئەحمەد شەڕع لە دیدارەکەی دوێنێ دانی بەوە دانا کە پەیوەندیان لەگەڵ هەسەدە دەکەن. بەمەش داستانی پردی قەرەقۆزاق بووە سەرەتای مێژوویەکی نوێی کورد لە سووریا.